يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس بيرو باور عقيدة إسلامتي فێری دووشتی زۆر گەورەمان دەکات. یەکەمیان کاتێک کە تۆ موسڵمانی و هەڵگری بیر و باوەڕی خواناسی و یەکتاپەرستی شوێنکەوتووی محەممەدی مستەفای صلی الله عليه وسلم پێویستە لەسەر شانت کەسێکی بە هەوڵ و هیممەت بی. ئیسلام پێمان دەڵێ نەکەی تەمبەڵ، بێکار، دەستەوستان، ڕووخاو دانیشی، بەڵکو بۆ ئەم چوار شتەی ژیانت کە ئاواتی هەموو کەسێکن بەردەوام لە هەوڵ و هیممەتدا بە، چۆک دامەدە و قەت لە ژیان ئەمەڕوخێ. یەکەمیان بۆ ڕزق و ڕۆزیت، هەوڵ و تێکۆشانی هەر یەکێک لە ئێمە بەڕێزان ڕۆژانە بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانمانە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەڕەحمان ئایەتی 10 تا 13 دەفەرمێ: والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان. أم آياتا پڕیەتی لە هەوڵ و هیممەت دەفەرمێ پەروەردگار سبحانه وتعالى زەوی وەکو سفرە بۆ ئێوە ڕاخستووە، نافەرمێ وضعها الأرض للأنام. زۆر بە قووەترە کە خوا فەرموویەتی الأرض وضعها للأنام، یعنی بەڕاستی دیقەت بدەن ئەم هەسارەی سەر زەویە لەناو هەموو هەسارەکانی کۆمەڵەی خۆردا ئەو شوێنە گونجاوەیە کە ئەنام زانایان دەفەرمون دروستکراوەکانی خوا، ئینسان، جنۆکەکان، ئاژەڵەکان، باڵندەکان، خوشۆکەکان، نان و بژێوی هەر هەمویانی لەسەر دابین کردووە. خوا دەفەرمێ سەر ئەم سفرەیە زۆر فراوانە، جێگەی تۆی تێدا دەبێتەوە. فیها لەسەر ئەم زەویە هەیە فاکیهە، نەکیڕە بە دوو سیاقا دەردەکەوێ، لێرە بە معنای زۆر زۆرە، لە هەندێک شوێن بە معنای کەم کەمە. خوا دەفەرمێ جۆرەهای جۆر تا کۆتایی زەمان میوەها لەسەر زەویدا هەیە. کەسێک هەیە بە باخەوانی دەژیا، کەسێک هەیە بە دوکانداری لەسەر ئەم میوەیە، کەسێکی تر هەیە بە کڕینی سوودی لێ دەبینێ. هەروەها پەروەردگار دەفەرمێ دارخورمای سەرنجڕاکێش کە تورەکەکەی پێوەیە و دواتر تورەکەکە دەکرێتەوە و دەنکە خورما جوانەکان دێنە دەرەوە. دەڕێ بژێوی دارخورماوە چەندەها ملیۆن خەڵک ژیانی دابین دەبێ. پەروەردگار پێمان دەفەرمێ والحب ذو العصف، هەروەها لە ناو دانەوێڵەکاندا، دانەوێڵەی گەنم و جۆ و نیسک و نۆک و پاقلەمەنیەکان و گەنمەشامی و چەڵتوک و هەموو ئەوانەدا سبحان الله قورئان چەند وردە دەفەرمێت لە دانەوێڵەکە سوود وەردەگرن، نانی لێ بەرهەم دێنن. هەروەها ذو العصف کە خاوەن کایە، خاوەن قەسەڵە، بە ئەندازەی ئەوەی مرۆڤەکە سوود لە دانەوێڵەکە وەردەگرێ، پاشەڕۆکەش کەشی فڕێ نادرێ، کاوکۆتەکەی هەمووی دەکرێتە ئالیکی ئاژەڵەکان. والريحان چەندەها ڕێحانە و گوڵ و گوڵزاری بۆن خۆشم بۆ لەسەر زەویدا ناون، بۆ ئەوەی ئاژەڵەکان بیخۆن، بۆ ئەوەی ئێوە کە بەهۆی خواردنی خورما و میوەکان و دانەوێڵە و نانەکەوە تەندروستی تێکچوو لە ڕێی چیەوە قەرەبووی دەکاتەوە پەروەردگار. والريحان لە ڕێی سەوزەکانەوە، لە ڕێی خواردنی ڕێحانە و بۆن خۆشەکانەوە، لە ڕێی ئەوەی کە خوای گەورە ئەو هەموو گوڵ و گوڵزار و گیایی لەسەر زەوی دروست کردووە، ئاژەڵ و باڵندەکان دەیخۆن، تۆ بەرهەمەکەی دەخۆی تەندروست باش دەبیەوە. والريحان بە زانایانی بواری پزیشکی دەڵێ بگەڕێن ئەو گوڵە بۆن خۆشانەی کەوا لە کوێستانەکان و دەشت و دەرەکاندا هەن، هەمووی دەرمانی نەخۆشیە و تیا بدۆزنەوە، ئەوەشم بۆ لەسەر زەوی دروست کردوون. هەروەها هەنگەکان ئەو هەنگوینە پاک و جوانەمان پێشکەش دەکەن لە ڕێی ڕواندنی ئەو گوڵ و گوڵزار و ڕیحانانەوە کە خۆی پەروەردگار لەسەر زەویدا بینی کردوون. بۆیە پەروەردگار دەفەرمێ زەویمان وەکو سفرەیەک ڕاخستووە
کاکە هەوڵ بدە هیممەتت هەبێ بۆ ڕزق و ڕۆزی چۆک دامەدە لێرە لەسەر سفرەکەت جێت نەبەوە 4 هەنگاو بەرەو ئەولا بڕۆ لەم شارە ڕۆزی تۆ نەمابوو خەڵکتیا بوو بڕۆ بۆ شارێکی تر بۆ وڵاتێکی تر بۆ کەنارەکانی زەوی بۆ ژێر زەوی بڕۆ بۆ ئاسمان چەند کەسەی لە ڕێی فڕۆکەوانیەوە بڕۆ بۆ ناخی زەوی و نەوت دەربێنەکان زاکان دەربێنە سفرەیەکە نانی تۆ دەست دەکەوێت بەس چۆک دامەدە هەوڵ بدە بۆ ڕزق و ڕۆزی چاو لێ عەقیدەی قورئانی چیمان پێ دەڵێ هەوڵ بدە براکەم واگەر لە وڵاتێکیشا جگە لە تاقیکردنەوەی خوایی بۆ ئاگادارکردنەوەی بەندەکانی کە هەندێک جار وشکە ساڵی و بێنانی و قاتی و قڕی ڕوودەدا بۆی بەندەکان بە ئاگابێنەوەتەوە بکەن ئەوەی تری لە هەر شوێنێکی ئەم سەر زەویەدا بینید مرۆڤ برسیە نیشانەی ئەوەیە ئیدارەیەکی سەقەت لە وڵاتەدا هەیە و نەیتوانیوە ئیدارەیەکی دادپەروارانەی کۆمەڵایەتی بەسەر خەڵکا زاڵکە هەندێک قڕ بوون هەندێک پڕ بوون ئەوە نیشانەی ئەوەی ئیدارەی ئەو وڵاتە سەقەتە بۆیە خەڵک باش نییە دومیشیان دیارە سیستمی حکومڕانی ئەو وڵاتە لە غەنائیمە کە دەستکەوت بۆ وڵات بێ و پارە بێ هەندێک خەڵک دەیخۆن ئەگەر غەرائیم بێ باج بێ و غەرامە بێ و شت بێ بەس لەسەر فەقیر و هەژارەکەیە وەکو ئێستا ئێمە وامان لێ هاتووە ئەگە غەرامە بێ و قەرز و قۆڵ بێ دەبێ منی هاوڵاتیش باجەکەی بدەم ئەگە پارەی زۆر بێ من و تۆ وەری ناگرین هەندێک خەڵک دەیخوا ئەوە نیشانەی ئەوەیە ئەینە سفرەی سەر زەوی بەخوا ڕۆزیەکەی ئەوەندە فراوانە بەشی هەمومان دەکا چۆک دامەدە هیممەتت هەبێ پشت بەخوا بەستە نانی تۆ لەسەر زەوی نەبڕاوە دووەمیان بەڕێزان لەبارەی تەندروستیتەوە هەموو کات تەندروست باش نابی نەخۆش دەکەوی کە نەخۆش کەوتی دڵنیابە شیفای تۆ لەسەر زەوی نەبڕاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی بێ لە صحیحی مسلمە مژدەمان دەداتێ و دەفەرمێ لكل داء دواء دڵنیابن بۆ هەموو دەردێک لكل داء بۆ هەموو نەخۆشیەک دەوا ئیلا خوا دەرمانێکی داناوە فإذا أصيب الدواء الداء برأ بإذن الله هەر وەختێک ئەم دەرمانە شوێنی خۆی گرت و بوو بە هۆکاری ئەوەی نەخۆشەکە بەکاری بێنێ بە ئیزنی ئەڵڵا شیفادێ ئەم حەدیسە حەق وایە هەموو دکتۆر و پزیشکان لەسەر خۆیانەوە لەسەر پشتی سەری خۆیانەوە هاڵی واسن لەبەر دەمیانە لە چوارچەوەیەکی جوانی گرن و داینێن بۆ ئەوەی خۆیان بە بەرپرس بزانن ئەم حەدیسە دەفەرمێ ئەی کاکی دکتۆر و پزیشک ئەی براو خوشکی دکتۆر ئەگەر ئەم نەخۆشە هاتە بەردەمت تۆ نەتوانی چارەسەریکەی کەمتەر خەمی لە تۆوەیە نەتوانیوە تەشخیصی نەخۆشیەکەی بکەیت ئوسیبە نەخۆش چارەسەری هەیە لەسەر زەویدا ئەی دکتۆرەکان ئەی دەرمانسازەکان هەوڵ و هیممەت بخەنە کار قەت وا مەزانن فڵان نەخۆشیە چارەسەری نییە لكل داء هەموو نەخۆشیەک چارەسەری هەیە دەی هیممەت بکەن و چارەسەرەکە لەسەر زەوی بدۆزنەوە خوا دایناوە ئوسیبە ئەگەر نەخۆش هاتە بەردەستت تو خوا سێ چوار مایان کە نەژوورێ هەر وەرەقەکەی بۆ بنووسی 20,000 خۆت لێ دەی و بڕۆی نانا یەک بیان هێنا تەشخیصی بۆ بکە دەبێت دکتۆر ئوسیبە بزانێ ئەم نەخۆشیە چییە ئەگەر زانی نەخۆشیەکە چییە بە ئەندازەی پێویست دەرمانی چارەسەرەکەی بداتێ نەک کۆمەڵە دەرمانی لاواکیشی بوو لەبەر سەیدەلیەکە بۆ بنووسێ بەرپرسیارەتێک کاکی دکتۆر لەسەر شانت ئەم نەخۆشە چارەسەری هەیە ئەگەر خوا نەخواستت چاک نەبوو تۆ بەرپرسیاری لە قیامەتە نەخۆش بینین هەر عیادە وەرەقە بڕین نییە تکاتان لێ دەکەم قیامەت هەیە ئەبێت تەشخیصی نەخۆشیەکە بکەی دەرمانی پێویستی ئەو نەخۆشیە بدەیە بەڵام هەمووشمان بە دکتۆر و نەخۆشەوە بڵین بئیذن الله بەخوا شیفاکە بەس بە ئیزنی خوایە خوایە لە تۆ بێمنەت نین هەموو بە ئیزنی تۆیە کە ئەم دکتۆرەش شارەزا کرد و ئەم دەرمانە لەسەر زەوی دروست کرد تداووا فإن الله لم يضع داء إلا وضع له دواء غير داء واحد الهرم إمام أبو داود حديثك الرواية كده الشيخ الباني رحمة خالي بدأ فرمي الصحيحة أي بندكاني خواخوتان سار السرب كان نخوش كوتن دامنيشن بلي تازة توابهم بدو علاج بقري أم دكتورنا أو دكتور خوات سار سري تويل سر زوي داناوا يق نخوشي سار سري نيك بيريا إنسان كجيشت التمنيك يقدر زور هيج علاج درمانك سار سري ناكا خوي جورج رحمتي مردني ناردوا رزقاري دكا لو آزارو يشي بيريتيو بتمني زور سيمان بو من دالبون مانعی شەرعی نییە بەڕێگا شەرعیەکان بڕۆ بۆ لای دکتۆری پسپۆری ژنان و منداڵبوون لەوە دەچێگرەیەک هەبێ چیسێک لە منداڵداندا هەبێ خوا ئەمەی پێ ناخۆش نییە هەوڵی پزیشکی خۆت بدە بۆ ئەوەی ئەم پیاوەیان ئەم ژنەکەم و کوڕێکی تەندروستی هەبێ خوای گەورە منداڵی ساڵحیان پێ ببەخشێ هەوڵ بدە
چوارەمیان بۆ حەلی موشکیلەکانت قەت ڕەشبین مەبە چۆک دامەدە هەوڵ بدە مەڵێ بەخوا ئەم مشکلەیە حەلی نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورەترین مشکلەکە لە ژیانیا بەسەریا هات بوختانەکەی خاتو عایشەی خێزانی بوو. کاتێک کە بوختان بە هاوسەری بەڕێزی کرا دانەنیشت چاوەڕێشی نەکرد وەحی بێ هەوڵ و هیممەتی خۆی خستە کار پرس و ڕاوێژی کرد بە ئیمامی عەلی پرس و ڕاوێژی کرد بە هەندێک لە خێزانەکانی کە لە عایشە نزیک بوون پرس و ڕاوێژی کرد بە گەورە سەحابەکان من چی بکەم لەم مشکیلە گەورەیەدا ژیانم هەڵتەکاوە ڕێی هەموویانی وەرگرت سەبر و ئارامی گرت و خوش ئاخری دەرگاکەی ڕەحمەتی کردەوە لەو گرفتە ڕزگاری کرد. کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەدا هەموو دەرگاکانی لێداخران خۆی و هاوڵانی قەتیس کرابوون دڵنیا بوو ئەم خەڵکی مەککە تازە هیچ کە ئیمان ناهێنن نەک هەر ئیمان ناهێنن نایڵن پەیامی ئیسلام بگا چۆکی دانەدا و دانەنیشت چوە وڵاتی تائیف چوە شاری تائیف لە شاری تائیفان نەک سەرکەوتنی بەدەست نەهێنا بەڕوانگەی بەشەری دەڵێم لەو کاتەدا نەفام و هەرزە و کاڵفامەکان شوێنی کەوتن و بەربارانیشیان کرد و تەنەکەیان بەدوودا لێدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو تازە بەخوا تەواو ئەم مشکلەیە ئەم پەیامە ناگا ئەم ئیسلامە ناگا دەبێت دانیشین وەم زانی هەر مەککە خراپە خۆ هەنگاوەکەمان خراپتریشی کرد جاری وایە تۆ دڵی مشکیلەکەم خراپتر بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیسلام فێری کردن عەقیدەی ئیسلامی نەخێر ئەم دەرگایەدا خراوە دەرگاکانی کراوە زۆرن. پێغەمبەر یەک لە هۆزە عەرەبەکان و خەڵکی میوانی دەدا کە دەهاتن بۆ حەج و بۆ بازرگانی بۆ مەککە کەس دەرگای بەڕوودا نەکردەوە هەر چۆکی دانەدا هەر وازینەیەنا ئاخری خوا دەرگای لە ڕێی خەڵکی مەدینەوە لێ کردەوە بە وڵاتی مەدینە و پشتیوانانی مهاجیر و ئەنسار شاد بوو. ئەم دەرسانەی سیرە پێمان دەڵێن لە کاتی حەلی مشکیلەدا ناومێد مەبە دامەنیشە ئەم دەرگانە ئەو دەرگا ئەم فڵان کەس نا فڵان کەس خوا هەر دەرگاکە ڕۆژە دەکاتەوە بە ئیزنی خوای گەورە. ئەگەر هەموو هەوڵەکانی خۆتتدا ئەزیزم بەڵام بێ ئاکام بوو بەخوا ئەم شارە و شارت کرد بۆ ڕزق و ڕۆزی ئەم دوکان و ئەو دوکانت کرد هەر نان و ڕۆنت نەگەی بە یەکتر زۆر دکتۆرت کرد و چارەسەرت نەبوو زۆر دکتۆر و وڵاتت کرد و هەر منداڵت نەبوو دکتۆرەکان ئیزنیاندای وتیان ئەو دیوارە مناڵی لێبێتە دەرەوە ئەم ئافرەتە منداڵی نابێ ئەم پیاوە منداڵی لێ ناکەوێتەوە. ئالەو حاڵەتانەدا کە مشکیلەکانت تقریبا گەیشتە بنبەست پارێزەر و یاساناسان و شەرعناسان وتیان وەڵڵاهی کاکە دانیشە چارەسەری ئەم مشکلەی زەحمەتە بکرێ عەقیدەی ئیسلامی بەشی دووەمی هەیە پێمان دەڵێن نانا نەڕوخەی گەشبین بە ئەمجا هەدیەی خوا هەیە بۆ تۆ. خوا دەفەرمێ باسی زەکەریا پێغەمبەر بخوێنەوە لە سوورەتی مەریەمە لە سوورەتی ئالی عیمراندا لە سوورەتی ئەلئەنبیادا بە درێژی خوا باسی کردووە. زەکەریا پیاوێکی پیر بە تەمەن ژنێکی نەزۆک کە قابیلی ئەوە نیە منداڵی ببێ. خوا دەفەرمێ هەموو ڕێگا بەشەریەکان گیرایە بەر منداڵ نەبوو فێری ئێمەی ئیمانداری کرد لە خوا بپاڕێنەوە خوایە خۆ هەدیەکەی تۆ ماوە فەهەب لی من لەدونکە وەلیە دەی خوایە ئەمجا من لەدونکە دیاری تایبەتیم لە تۆ دەوێ ئەمجا خۆ دەرگای تۆدا نەخراوە خۆ دەسەڵاتی تۆدا نەخراوە ئەی بەخشندە لێت کەم دەبێتەوە نەبەخوا وەلی یەخوایە منداڵێکی کوڕم لە تۆ دەوێ خوای گەورە دەست بەجێ وەڵامی دایەوە. تۆش کاکە گیان بڵێ یا ڕەبی خوایە فەهەب لی من لەدونکە ریزقا حەسەنە خوایە لەلایەن خۆتەوە بەخوا من هەموو ڕێگاکانی کەسابەتم تاقی کردەوە سەرکەوتوو نەبووم خوایە بە هەدیە ڕزق و ڕۆزێکی حەڵاڵم بۆ بنێرە واللهی لە شوێنی واوە دەرگاکە دەکرێتەوە کە خوا قەت تەوەقوع نەکردووە. تۆ دوعا بکە بڵێ یا ڕەبی خوایە هەرچی دکتۆر و دەرمان بوو من بەکارم هێنا بەڵام ناومێد نیم دەمەوێ ئەم شیفایە دیاری تۆ بێ بۆم واللهی لە شوێنێکەوە شیفات بۆ دێ بە یەقینەوە بێڵێ کە قەت تەوەقوع نەکردووە ئەم نەخۆشی تۆ چارەسەر ببێ. دایمە بڵێ فەهەب لی من لەدونکە پێم ببەخشە دیاریە تایبەتەکەی خۆت شیفا بێ خوایە منداڵم نابێ دکتۆر ئیزنی داوام بەڵام ئەی لای تۆ خۆ لای تۆدا نەخراوە من گەشببینم بە ڕەحمەتی تۆ خوایە لە لای خۆتەوە منداڵم پێ ببەخشە خوایە هەموو دەرگاکانی قانون و یاسام لێدا خراوە بەڵام دەرگای تۆ ئاسماندا نەخراوە خوایە بە دیاری حەلی ئەم مشکیلەم پێ ببەخشە دڵی فڵان کەس نەرم کە لەو گرفتە ڕزگارم کە شەوە نیوە شەوێک هەستە ئازیزم عەقیدەی ئیسلامی فێری گەشببینیت دەکا قەت ناهێڵە بڕوخەی ئەم دیاری خوایە بۆ چێیە ئەزیزانم یەکەمیان بۆ ئەو کەسانەی دڵ و دەرونیان لەگەڵ خوای خۆیاندا پاکە یەقینیان بەخوا هەیە نەک خوا تاقی بکەنەوە نەعوذ بالله. مەیمونی کوڕی میهران یەکێکە لە ساڵحانی ئەم ئومەتی ئیسلامە لەگەڵ برادێکی بازرگانیدا دانیشت بوو کە دەڵێن ساڵح خەڵک وە ئازانێ کابرای ساڵح ئەوەی عەبایەکی بەخۆ دادا بێ لە ئەشکەوتێکا بێ و خانێکی ڕزیوی هەبێ و
گوێ درێژێکی نەخۆشی هەبێ نانە ساڵح ئەوەیە زۆر جار بازرگانێکی گەورەیە. میهران مەیمونی کوڕی میهران یەکێک بوو لە بازرگانە گەورەکان، بازرگانێکی نێودەوڵەتی بوو، باشترین جلوبەرگیشی لەبەرا بوو، جوانترین ئەسپی ڕەسەنی ئەو کاتێ هەبوو، جوانترین کۆشکیشی هەبوو، بازرگانێکی ڕەفیقی هەبوویش ئاوا دەوڵەمەند. باسی بەخشندەیی و خێریان کرد، وتیان ئێستا خەڵک هەژارە کاتی خێر و سەدەقەیە. میهران وتی وەڵڵاهی بەو کەسەی بەردەست و محاسیبەکەی وت ئەوەندە بکە بەخێر، ئەوەندە 1000 دیناری زێڕە بکە بەخێر، خوا زیاتری دەنێرێتەوە. کابرای ڕەفیقی کابرای بازرگانی تر کوڕەکتی خوا چی زیاتر دەنێرێتەوە، تۆ دەمێکم قسەیە دەکەی، وەڵڵاهی 100 جارم تاقی کردوێتەوە، زۆرم بەخشیەوە، پارەکەم هەر کەمی کردووە، هیچ زیاد ناکە. وتی ئاخر براکەم فەرقی من و تۆ ئەوەیە، من کە دەی بەخشم ئەوەندە یەقینم بەخوا هەیە و ئەزانم پارەکان بە سەفتە ڕیز بوون و هاتوونەوە، تۆ خوا تاقی دەکەیەوە، ئەڵێ خوا چەندم بەخشیەوە بزانم چاوەڕێم پێم دەبەخشیەوە، خوا تاقی ناکرێتەوە. دیاری تایبەتی خوا بۆ ئەو کەسانەیە بە یەقینەوە وەکو زەکەریا دوعا دەکەن، بە یەقینەوە دەڵێ بە خوا پێم ببەخشی، خۆ تۆ لە تۆ کەم نابێتەوە، من یەقینم هەیە بەخوا. دووەمیان دیاری تایبەتی خوا بۆ کەسێکی پاکی بۆ خوا سوڵحاوی ڕوو لە خوایە کە خوا تاقی دەکاتەوە بە نەخۆشی جەستا. وەڵڵاهی زۆر کەسمان بینیوە تووشی نەخۆشی سەختی وا بۆ لەسەر جێگا کەوتووە، من و تۆ دەڵێن خوا دەبێ ئەمە چۆن شەو ڕۆژی لێ بڕوە، هەیە 20 ساڵە لەسەر جێگایە. خوای گەورە بە دیاری تایبەت هیمەتێکی پێبەخشیەوە، زۆر لە من و تۆ لەوانەیە دڵی گەشتر بێ، ئەوە دیاری خوایە بۆ ئەو جەستە نەخۆشە. کەسی وا هەیە نەخۆشێکی لە ماڵەوە هەیە، بە هەمویان خەریکن، بەخوا من دەیان خەڵکی وان بینیەوە جەنابیشت بینیوتە، بەو خوایە ماڵەکە دەستکورتن، کار و کەسابەتیش فەقیرە ڕۆژان لە دەرێ دەکەن، نەخۆشێکی سەختیان لە ماڵەوە هەیە. من و تۆ کە سەریان لێ دێن دەڵێ خوایە ئەمانە چۆن دەرزی و دەرمان و عیلاج بەم گرانی و بەم بێپارە و مەعاشێت چۆنی بەڕێوە دەبەن ئەم نەخۆشە، خوایە گیان چۆن خزمەتیان پێ دەکرێت و لێی وەڕز نەبوون، دڵیان گەشە و جار بەجار لەگەڵیان ڕوویان خۆشە، ئەوە دیاری تایبەتی خوایە بۆ ئەو ماڵە. واللهی بە بەرەکەتی ئەو نەخۆشە بێچارە خوا ڕزقی فراوان کردوون، بەرەکەتی بۆ تێخستون، من و تۆ عەجیبمان لێ دێ، من و تۆ ڕۆژە نەخۆشەکەمان پێ خزمەت ناکرێت کەچی ئەوان بێتاقەت نابن، ئەزانی ئەوە دیاری تایبەتی خوایە بۆ ئەو ماڵە، لێی گەڕێ دەستی لێمە دە قسەی لێمەکە. ئەو کەسێ منداڵی ناتەواوی هەیە، سێ چوار منداڵی بیرکۆڵی هەیە، شەلەل دەماخی هەیە، لە تەلەڤیزۆنەوە بۆ 10 دەقە دەیبینی فرمێسک بە چاوتا دێ، دەڵێ خوایە ئەمانە دەبێت چیان لێ بکەن، کەچی سوبحان الله ڕۆژ بە ڕۆژ دڵیان لەگەڵیان ناخۆشترە. ئەوە دیاری خوایە بۆ ئەو دایک و باوکو ماڵە، ئەم منداڵانە زەلیل نابن، ئەم منداڵانە بە جوانی خزمەت دەکرێن، حتا ڕوحی و ئەمانەتیان دەدەنەوە، ڕۆژێ بێ خزمەتیان پێوە دیار نییە، ئەم باوکو دایکە بێتاقەت نابن، بەخوا بەس بەخوا دەکرێ ئەزیزان، چونکە کابرا نێتی پاکە بۆ خوا سوڵحا و ڕوو لە خوایە، خوش دیارەکی تایبەتیە داتێک کە من تۆ سەرمان سوڕ دەمێنێ ئەو چۆن ژیان لەگەڵ ئەمان دەباتە سەر. سێمیان بۆ خاوەن پێداویستی تایبەت، ئەو کەسانی کە خوا ئەندامی جەستەی لێ وەرگرتوونەوە، من و تۆ دەڵێن فڵان کەسی نابینا چەند دەقەیەک کارەبا دەبڕێ، دنیا لێوێک دێ هەتا مۆبایلەکە دەوزیە و شەحنەکەی بێنە و گڵۆپەکە هەڵکە و ئەی خوایە تاریکی و نەکەوی بەسەر شتا، کەچی کابرای نابینا عمری 70 ساڵە ڕۆژە ڕووناکیام سەرزەوی نەدیوە، وەڵڵا شتی وا دەکا هەموو چاوساغەکان سەریان سوڕما وایان نا. من نابیناکانم بینیوە لە شاری سلێمانی لە هەولێرە کۆڵان و کۆڵان دەڕوا دەچێتە مزگەوتەکە، من و تۆ دەبێ وریابین سارە لێمان نەدا، ئەو هەموو جادەکانیش دەپەڕێتەوە، تەکسیەکەش دەگرێ و دەزانێ عایادەی دکتۆر فڵان کەسیش لەکوێیە، یەخۆ چاوی ئەم سەرزەوی نەدیوە، ئەمە دیاری خوا نییە خۆشەویستم، کوڕە دیاری خوایە، بەخوا دیاری خوایە، ئینا خۆ ناشزانێ بخوێنێتەوە. ئەم هەموو قورئانە چەند بە جوانی لەبەر دەکا. چەند کەسمان هەبوو وەکو مامۆستا جەمیلی ڕەحمەتی لە شاری هەولێرە، لە شاری سلێمانیدا، لە وڵاتانی عەرەبی و ئیسلامیدا بە نابینایی خەتیبی مزگەوت بوون چەندین ساڵ، من خوتبە دەنووسمەوە وەرەقەم لە بەردەستایە غەڵەت دەکەم، ئەو بەو ناتقی خۆیەوە بەبێەوەی هیچ وەرەقە و قەڵەمێکی لە بەردەستا بێ ئەم خوتبە جوانانەی پێشکەش دەکرد. ئەمە هەمووی دیاری خوا نییە، کەسانێک دەبینین هەردوو قاچی نییە، تۆ بەس ئەژنۆت دێشێت چۆکت دێشێت دەڵێ بەخوا ژیانم لێ تاڵ بووە، کاکە و هەردوو قاچی هەر ئیش ناکە، هەر لێ بۆتەوە، ئەوەندە بە هەوڵ و هیممەتە خۆی هەڵدەبژێرە خەریکە بێتاندان پەرلەمان، نووسەری گەورەیە، ڕۆژانە سەردانی چەند نەخۆش دەکات، من و تۆ بۆمان ناکرێ، هەر بە عەرەبانەکەی دوکان دەکاتەوە، بازرگانی دەکات. ئەمە دیاری خوا نییە، کەسی وایە هەردوو دەستی قرتاوە، واللهی ئەوەندە بە شادمانی قسە دەکات لەگەڵ تادادەنیشێ، ئەڵێ هیچ خێمێکی لەم دنیایە نییە، من و تۆ پەنجەیەکمان خوا نەخواستە لێ بێتەوە، دەڵێن ژیانمان تەواو بوو، ئەو خوا ئیهمالی نەکردووە، هاواری وە خوا بردۆ، خوا دیاری تایبەتی دەداتێ، ئەو کەسانە دڵیان ڕووناک دەبێ.
کۆتایی وتارەکەم بە بەسەرهاتێک دێنم کە لەم کوردستانە ڕووی داوە. ئەمانە بەسەرهاتی ڕاستەقینەن، لە کتێبێکا دەرنایەن بڵێن وڵای 1000 ساڵ لەمەوبەر هەرچی عولەمای ئیسلام فەرمویانە لەسەر سەر و سەر چاوانە، ئەوانە ئەهلی علم بوون کە مێژووی ئیسلامیان بۆ ئێمە نووسیوەتەوە، گومانمان نییە لە دڵسۆزی و ڕاستیاندا. بەڵام چەند خۆشە ئێستا باس بکەین، باسی شتێک بکەین کە ئێستا کەسەکان زیندوون. برای بانخواز و پرۆفیسۆری نەشتەرگەر جەنابی دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح، هەموو جەنابتان لە کوردستان دکتۆر عەبدولواحیدی سلێمانی دەناسن. دکتۆر عەبدولواحید کە مامۆستای زانکۆی سلێمانیە و پرۆفیسۆرە لە نەشتەرگەری گشتیدا، باسێکمان بۆ دەکات. کۆڕێکی کەم ئەندامان هەبوو دکتۆر عەبدولواحید لە خۆشی بپرسن، ئەلحەمدولیلا ئێستا لە ژیانە و تەمەنی پڕبارەکەت بێ، ئەوە خۆی بابەتان بژێڕێتەوە. باسی ئەوەی کرد کە دەرگای ڕەحمەتی خوا چەند فراوانە، هەدیەکانی خوا چەند زۆرن. وتی ڕۆژێک لە عیادەکەم کە بە پارەیەکی زۆر کەمی ڕەمزی نەخۆشەکان دەبینێ و من شاهدی بۆ دەدەم جار هەبوو لە 100 نەخۆشە 50یان پارەی هەر وەرنەگرتووە، پارەشی داونێ وانی کە هەژابوون فەقیرە، پارەی خۆشی داونێ بۆی کرێ ساروشتیوە، پارەی نەشتەرگەریەکەی خۆشی لێ وەرنەگرتوون. خوش هەر زیاتری بەسەرا دەڕێژێ، ئەو یەقینی هەیە بە ڕزق و ڕۆزی خوا، مامەڵە ناکا وەکو هەندێک دکتۆر، مامەڵەی لەگەڵ خوا نییە، یەقینی هەیە، هەر دەوڵەمەندتر دەبێت، ڕۆژ بە ڕۆژ بیناکانی بە ئاسمانە دەڕۆن. ئەڵێ نەخۆشێک هات بۆ لام هەژاریان پێوە دیار بوو، ئافرەتێکی داپۆشراوی بە حەیا و حورمەت. منداڵێکی بچووکی لەگەڵا بوو، وتی جەنابی دکتۆر من نەخۆشم، ئیتر باسی بێتاقەتی و ژانە سەر و شتەکانی تایبەتی خۆی کرد. وتی هاتووم، بەڵام مامۆستای هاوسەرم کە پیاوێکی نابینایە زۆر بە حورمەتەوە ناوی پیاوەکەی دێنا، نەیدەگوت ئەو کوێرەی مێردم. مامۆستای پیاوەکەم هاوسەرە بەڕێزەکەم مامۆستایەکی نابینایە، حافظە، چاوی نابینایە. فەرموویەتی بچۆ بۆ لای دکتۆر عەبدولواحید و پێی بڵێ با نەشتەرگەری غودەت بۆ بکە. ئەڵێ وتم بە قسەی مامۆستای بەڕێز نابێت، دەبێت جارە پشکنینت بۆ بکرێ، بەس زەردەخەنەوە بە پێکەنین و دڵخۆشی دانەوە، پشکنینی تەواوی مختەبەریم بۆ کرد. تەواوی پشکنینەکان هاتنەوە کە ئەم نەخۆشیە نە غودەیەتی و نە هیچی نییە. هەندێک پاراستۆڵ و عیلاجی مستەکیناتم بۆ نووسی، وتم ئینشەڵڵا چاک دەبی، بەخوا هیچ نییە. مانگێکی پێچوو هاتەوە، وتی وەڵڵاهی مامۆستای هاوسەرم کە نابینایە دەڵێ بڕۆ بە دکتۆر عەبدولواحید بڵێ تەئکید بێ کە ئەمە غودەیەتی، با عملیاتی غودەکەت بۆ بکە. ئەی خوایە کابرایەکی نەخوێندەواری نابینا حافظ لە ماڵەوە دانیشتوو، من پسپۆر مامۆستای زانکۆ پرۆفیسۆر لە نەشتەرگەریدا، ئەم هەموو مختەبەر و فەحس و ئەشیعە دڵێ هیچی تێدا نییە. وەڵڵاهی شتێ هاتە دڵمە، وتم با دووبارەیان کەینەوە. ئەم جارە فەحسەکانم هەمان شێوە ئەشیعەکانم بۆ دووبارە کردەوە، دەرکەوت گرێیەکی زۆر بچکۆلەی غودە هەیە لە لاملیدا. وەڵڵا وتم شتێکی بچکۆلە دەرکەوتووە، بەڵام وەرەمەکە دیارە حەمیدە، هەر بەقەدە دەنکەنیسکێک دەبێت، هەر هیچ نییە، زۆر بە ئاسانی دەری دێنم، فڵان ڕۆژە بۆ فڵان خەستەخانە لە فڵان شوێن بۆت عملیات دەکەم، بە بەلاژ عملیاتم بۆ کرد و وەرەمە بچکۆلە دەنکەنیسکەکەمان دەرێنە. وتم ئیتر ڕزگارت بوو. وەڵڵاه مامۆستای مێردت ڕاستی کرد، بەو خوای بەو هەموو ئەشیع و شتە زەفەرمان پێ نەبربوو هەیە. بەڵام ئەم وەرەمە حەمیدە، هەر هیچ نییە، بەڵام هەر بۆ دڵنیایی دکتۆر دایمە وەرەمێک کە دەدۆزێتەوە دەینێرێ بۆ پشکنین. نردمان بۆ پشکنین، هاتەوە سوبحان الله ئەو وەرەمە سەرەتای خانە شێرپەنجەی و سەرەتانەکان بوو، تازە سەری هەڵدا بوو، تازە لەو خانە بچکۆلانەدا ئەم ژنە تووشی سەرەتان دەبوو. ئەم دکتۆرە پرۆفیسۆرە مامۆستای زانکۆیە، ئەم هەموو مختەبەر و ئەشیعە و تیشکە دەستەوستانن، کابرایەکی نابینای نەخوێندەوار لە ماڵەوە ئێرەی ڕووناکە خوا کەرامەت و هەدیەی دەداتێ، دوو جار بەژنەکەی ئەڵە بە دکتۆر بڵێ عملیاتەکەت بۆ بکە، من دەزانم تۆ غودەتە. دەڵێ وەڵڵاهی فریای نەکەوتینە، هەموو لەشی لە ناو دەبرد، بەڵام هێشتا لە ناو خانەکان دەرنەچوو بوو، لە ناو گرێکە نەچوو بۆ جەستەیە و بە ئاسانی ڕزگاری بوو. ئەمە دیاری خوانیە براکان، ئەمە دیاری خوایە، خوای گەورە کە مەیلی لێبوو هەندێک کەس دیاری تایبەتی دەداتێ، دڵی ڕووناک دەکا. ئەم پیاوە خوا دیاریدایە، وەڵڵاهی ئەم ژنە بە سەزمانە بمردایە بە سەرەتان، ئەو کۆمەڵە مناڵە وردەت بەسەرا بکەوێتەوە، پیاوێکی نابینا و کۆمەڵە منداڵی بێدایک، بزانت چکارە ساتێک دەبوو. پیاوێک مانگی 150,000 موچەی خانەنشینی نابینایی هەبێ و خەڵک خێر و خێراتی پێ بکا و ژنێک سەرەتانی بێ لە خەستەخانەکانی سەرەتانە پەنا بەخوا بە و عیلاجگرانیە، ئەبوو ئەم مامۆستایە حاڵی چ بێ؟ خوا هەمووی لە کۆڵ کردەوە، دیاریەکەی خستە ناو دڵیەوە، بزانە خێزانت نەخۆشی خراپ توش دەبێ، خێرا فریایکەوە ببینێرە بۆ لای دکتۆر عەبدولواحیدی خێرخواز و خێرەومەند و دەست بە شیفای ئینشاءالله. چاو لێ بەڕێزان، ئەمانە هەموو دیاری خوان، دیاریەکانی خوا گەلێ زۆرن، من و تۆش و هەمومانی گرتوێتەوە، با هەڵیگرین بۆ وتاری داهاتووی ئینشاءالله. یا ڕەبی خوا لەو دیاریە تایبەتانەی خۆت پێمان ببەخشی، یا ڕەبی خوا لەو دیاریە تایبەتانەی خۆت پێمان ببەخشی،
هەوڵ و هیممەت و گوڕمان بدەیتێ دەستە و ئەژنۆ دانەنیشین ڕزقمان فراوان کەی شیفای نەخۆشیمان بدەی منداڵی ساڵحمان پێ ببەخشی حەلی موشکیلەمان بۆ بکەی خوایە ئەو کاتانەش کە گەیشتینە بنبەست خوایە لە ڕەحمی تۆ ناومێد نەبین خوایە دیاری تایبەتمان پێ ببەخشی یا شافی ئالله شیفای نەخۆشەکانمان بنێری ئەوانەی دەستکورت و نەدارن خوا دەرگای ڕزق و ڕۆزی لە هەمومان بکەینەوە یا ڕەبی خوایە هەمومان ڕۆزی خۆری دەرگای تۆین خوایە ڕزقی حەڵاڵمان پێ ببەخشی بەخشندەکان زیاتریان پێ ببەخشی نەدارەکان لە دەستکورتی ڕزگار کەی وڵاتمان پڕ لە ئاشتی و ئارامی و عەدالەت کەی یا ڕەبی خوایە عیزەتی مسلمانان بدەی لە هەموو دنیادا خوایە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.